دەستگای نووری حیکمە بۆ پەروەردە و ڕۆشنبیری. بەشی مناڵان و نەوجەوانانی کوڕان و کچان کە دوو بەشن لە بەڕێوەبەرایەتی پەروەردەی نووسینگەی دەستگا، ساڵانە جگە لەوانەی بەردەوامی هەفتانە کۆمەڵێک چالاکی زانستی و تەرفیهی بۆ مناڵان و نەوجەوانان ساز دەکەن. ئەمەش بە مەبەستی شارەزابوونی زیاتر و خۆشەویستکردنی قورئانی پیرۆز و زانستەکانی لەلای قوتابیان. یەکێک لەو چالاکیانە بریتیە لە پێشبڕکێی ساڵانەی قورئانی پیرۆز کە ساڵانە بە هاوبەشی هەردوو بەشی کوڕان و کچان ئەنجام دەدرێت. والقمر إذا تلاها والنهار إذا جلاها والليل إذا يغشاها. ئەم ساڵی 2021 سێمین پێشبڕکێی قورئانی پیرۆز بەڕێوە چوو کە لە دوو قۆناغ پێکاتبوو. لە قۆناغی یەکەم 115 قوتابی کوڕ و 163 قوتابی کچ. لە ئاستەکانی 1 جوزئی و 2 جوزئی و 3 جوزئی بە دوو لیژنەی جیاواز هەڵسەنگاندنیان بۆ ئەنجامدرا. یەکەم و دووەم و سێیەمەکانی هەر سێ ئاستەکە کە ژمارەیان 17 قوتابی کوڕ و 31 قوتابی کچ بوو دەرچوون بۆ قۆناغی دووەم. سأل سائل بعذاب واقع للكافرين ليس له دافع من الله ذي المعارج تعرج الملائكة والروح إليه في يوم كان مقداره 50,000 سنة واصبر صبرا جميلا. لە قۆناغی دووەم لیژنەیەکی هاوبەش لە هەردوو بەش بۆ هەڵسەنگاندنیان پێکێنرا و لە ئەنجامدا 7 قوتابی کوڕ و 8 قوتابی کچ توانیان پلەی یەکەم و دووەم و سێیان بەدەست بهێنن. دەستگای نووری حیکمە بۆ پەروەردە و ڕۆشنبیری. أنس الوجود لك اشتكى قلبي وجسمي ما برا أقبلت ربي والدمع أصبح جاريا أقبلت ربي راجيا والدمع أصبح جاريا